جانور هەڵ دەفڕێت و بە هەوادا دەگەڕێت، ماسی لە تۆم و زریەدا مەلە دەکا و بەسی خۆی دەبا، زر و جانەوەری تر لە دەست و کێواندا دیلی عەرزی بەرین و پانن. خدایە حکمەتی تۆ بوو کە لە ڕەحمەتی تۆ بە هەر جاندارێک بەشێکیدا دەنا هەموو هەر لەم ئاو و خاکەن و هەر بەم ئاو و خاکە زیندوو. خدایە ئەگەر ڕەحمەتی تۆ نەبا، نە ئاو و گڵ دەستەڵاتی گرتن و دانی حەیاتی هەبوو، نە تەبیعەت و حەیات هێزی دروستکردنی ئەنواع. ئەی ئینسان تۆش هەر لەم ئاو و گڵەیت و هەر بەم حەیاتەوە، تۆ کە خۆی شخصیەتێکی لە جاندارانی خاکی بیر لە دەستەڵاتی خاوەنی هەبووکەوە کە تۆی هەر لەم تەبیعەت و حەیاتە دروست کردووە، و باوەک و نەباڵ و پەلەوەر و نەپەڕەی ماسی پێداوی، دیسان توانای پێداوی کە لە ئەستێران بەرتر هەڵدەفڕی و لە ماسیان تووتر و تونتر مەلەعەکەی. ئەی ئینسان ئەگەر قازانجی خۆت و دیگەرانت ئەوێ، ڕێی کەڵک وەرگرتن لە خەڵاتەکانی هەستی و لێهاتەکانی خۆت لە خالقی خۆت و هەستی داواکە، چونکە ئەوە کە هەبووی لە بۆ تۆ و تۆی لە بۆ هەبوو دروست کردووە، و ئەوە کە ڕێوشێنی گەورەی تۆ و جێڕانی کاروباری زەمین دەزانێت. ئەی مرۆ ئەگەر بەڕێی خاوەنی هەستیدا بچی، هەموو شت بۆ تۆیە و بە قازانجی تۆ، و ئەگەر سەرەڕۆیی بکەی و چاوەڕێی زانستی خۆت بی کە بتخاتە سەر ڕێ، هەموو شت دەبێتە هۆی زیانی تۆ، چونکە تۆ خۆتی کە خاوەنی زانستی خۆتی و ئەوت دروست کردووە، و بە هەڵیای کە مەخلوقی خۆت ببێتە ڕاوبەر و ڕێنیشاندەری تۆ. ئەی ئینسان وریابەوە و ئینسانانەتر تێفکرێ، بۆ تۆ بەدنێویە کە بەرەو ئەستێران هەڵفڕی و بت دروستکەی و بە هەویای دەستگیری بتی خۆتی. ئەی مرۆ تۆ لەوە بانتری کە مەخلوقی فکر و دەستی تۆ ببێتە خودای تۆ. وریابەوە و تەماشای مەقامی بەرزی خۆت کە تا بزانی جگە خالقی تۆ لە تۆ گەورەترێک نییە. تۆ بەویستی خالق و بەبێ ئەندازەی کە ئەو دایناوە بەڕێوەبەری ئەم دنیایەی، و جگە خاوەنی تۆ هەستی کێ یا چی ڕێ ئەکەوێ کە بەڕێوەبەری تۆ بێ. ئەی ئینسان ئەگەر لەم سەرەڕۆیی و خۆپەرستیە پەست و بتپەرستانەیەت دەست هەڵ نەگری، بتی زانستی تۆ تێکت دەستێنێ و پەشیمان دەبیەوە، و ئەگەر ژیرانە تێفکری و بکەویە سەر ڕێگا و شوێنی خالقی خۆت، هەستی خزمەتکاری تۆیە و تۆش حەساوە و بەختەوەر. ئینسان لە ئاسۆی بەربەیانەوە تیشتی ژیان ڕووبەندەی لە ڕوومەتی هەستی لادا،
ایشان گرانی زمین زمان لبرویستی خاون هستی سری خوان تاجاری فکری سرپوسی نبی تاریخی لبی من هبو لادا و هبو رنگی زیان ورگریتوا ایشان تلسم حیات او تلسمه كنتيجتي عقل دقاتي نباوي برزفري جانب سفوري سحراوي خوي كسان لسرجان لبران لديو لديستان لسارو لدستو دران وللروارو كاوان دا كلخي قرص راسمين بكون الجنوزول هاتوسو بسي خوف لسفري راخراوي نعمتي جورا وجور ورقرن وقافلي زيان تا اوسيني بوي دياري كراوة وتسكن تو اي مرو آورك لساموي حسيدة وجاري تريس لخوت وجبوا تا بزاني كحديثيا واتوسي تو ای انسان تماسای حبو و خودتا بلام نکوها که جروجان ورسیان دکوی تو لرنگو روالت تیپر و رنگ ورگر ببینو اوی که روالتی خلاص کردوا تو لمنزلی انگوتنی شنو خناوی باران سوران زمین زمان و حافظی السيران دا لبي مدوار چونك ام منزل بوجان لبران تربجي نكبوتو تو لروالت تفرو لكان غاي حبوب البوار چونك دتواني وردين دي تو اي مرو حسوا وخوخوا ولا تقلو دي زيان دا تيسكوا بلام نكبو تشنك حيوانك هلدستيتوا تو لبو ناسي خلاتكاني هستي لسمين تام رنگ وبون سيطرة تو لراتي سمينو ساندنو دربينو خواجندا موتا چونك اوسر حدا لحيوان جوانا نكلتو تو لروالتي نعمت وخلق ورديسن رابرا وبدي كولين لا خلق حبو رازان بزانا چونك تذكري رازان تو اي مرو اگر لطي خوصان خود بوتشنا ولتوانا يجيري خود دمتشنا خلق ورقي او كاتيكتو لحبودا بختوري وحبوبتو بلان اي انسان اگر تو لتقالاو فكري خود وها كسيال تويا خلق والنبي بزانا كتو قلولي وحبوب بونيتو اگر لغيبازي زيان دا هر لسر كيتي بيسي بجيو ناسي براسي راوسي وفي خبازي تيكوسان لكارخي زور ناخايني كتو دبطلي وقافلي زياني مرو لقلتو یان اگر هر لسر كيتي كوسان وخباط راوسي ولوردونو تيديسي بزيد الخلقين خباتي تو هر وقبالي ميلوري ديدي كسري لدى بخطرات با وزانستي بصلاتك كخاوني هبوكي داوي دبيت آذيتي ما ويران كت كهميسة دخاتك بلقشي وطول لكردوي خوتي داهاتي زانستو خباتك لترسو لرزادبي جا سيدي كدسكوتي زانستو خباتك آغر برداك هبو نبود
و هەمووشت لە تۆی ڕێ هەڵەکردوو بستێنێتەوە. ئەی ئینسان، نەمان و بەدمێنی بۆ تۆیە ئەگەر ئینسان ئاسایی لە هەبوو پێ نەدەی و هەوڵ نەدەی، و نەمری و سەربەرزی بۆ تۆیە ئەگەر ورد تەماشاکەی و تون بتێکۆشی.